ئەوە دوای 32 ڕۆژ خێوەتی خۆپیشاندەران لە شاری کفری هەڵگیرا و کۆتاییان بە خۆپیشاندانە درێژەکەیان هێنا. دوای 32 ڕۆژ لە مانگرتن و مانەوەیان لەسەر شەقام دانیشتوانی قەزای کفری چالاکیە مەدەنیەکانیان هەڵپەسارد و ڕایان گەیاند. تا ناوەڕاستی مانگی 11 مۆڵەت بە حکومەتی ماوە بە سەرچووی هەرێم دەدەن خواستەکانیان جێبەجێ بکە، ئەگەرنا فشارەکانیان دەست پێ دەکەنەوە. ڕێگەدان بە خاوەن زەویەکانی سنووری کەرتی تلیشان بەکارکردن لەسەر زەویەکانیان بۆ پرۆژەی پیشەسازی و بازرگانی بە شێوەیەکی یەکێک لەو داواکاریە سەرەکیانی لە کۆتا کۆنگری ڕۆژنامەنووسیان جەختیان لێکردەوە پرسی زەویەکانی ناوچەی تلیشان بوو کە بە مادەی 140 کفری ناسراوە و لەلایەن ئیدارەکانی قەزاکە ڕێگە نادەن دانیشتوانی شارەکە ئەو زەویانە بەکاربهێنن. لە کاتێکدا حکومەتی عێراق هیچ گرفتێکی نییە و زەویەکانیشی بە فەرمی ناونووس کردووە. کێشە ئەوەی ئەمە چین لە حکومەتی عێراقی ئیجازە وەرەگرین دێن لێرە حکومەتی کورسان ڕێت لێگری، یعنی وە نییە بڵێ ئێساڵین کاکە حکومەتی کورسان تۆ حکومەتی هێرێم تۆ ئیجازەمان بدەرێ زەریبە و هەموو شتێکی ئیلزامە بین بە تۆ ئیشکالمانی ئەڵێ ئەمە قبول ناکەم، ئەڵێن حکومەتی عێراقی ئەوە چەند کەسمانەیە ئێمە ئیجازەی معمەلیە ناوە ئیجازەی زۆشتیە ناوە ئەڵێ کاکە بۆت نییە ئیش بکەی لەبەرەوەی من قبول ناکەم هیچ مبەرڕێ قانونی پێ نییە. ئەڵێن کاکە وەرە وەکو ئەوانەی کە نزیک شارە ئیفرازی کە وەکو زەوی کورسان تەعاملی لەگەڵا بکە ئێمە تەنازولەکەین 112 وەرگرین ئەوەشمان بۆ ناکە. بەداخەوە خەڵکە بۆ لێرە بەرپرس بۆ چوونەتە لای من خۆم شخصیان زۆر مناقەشەم کردوتمە کاکەمە ئەم دەرگا گەورەی لە خۆتان مەکەنەوە ئەمە زەوی حکومەتی عێراقیە کارتان بەسەرە نەبێ گویان لێمان نەگرو ئێستا ئەو کەسە لە شوێنی ترە و وەکو ئەم شارەی ئێمە زەوی هەیە چاوپۆشی لێکا بەڵام چاوپۆشی لە زەوی کفری ناکەن نازانم یانی ئەو زەویانی بە مادی 140 ناسراون 16762 دۆنمن لە ڕووی ئیداریەوە سەر مەناحەی قەرەتەپەیە و 600 جوتیار خاوەنداری دەکات. هەر کاتێک هاوڵاتیەک بوێت پرۆژە یاخود خانوویەک بکات ئامێرەکانی شارەوانی کفری دەگەنە سەری و کارەکەی دەوەستێنن. ئەم زەویە حدودی مادی 140 و تاپۆکی لە ناحی قەرەتەپەیە کە ئێستا یەکێک لە ناحیەکانی کفری لە دوای ئینتفاضەکەەوە ئێستا سەر پارێزگای دیالەیە. لەم زەویە ئەگەر بێڵن کورد سەر ڕاوی کە یاسایی و مافی خۆیانە دروستی بکەن بێڵن کورد خانوو دروستکە و شتی جۆراوجۆ دروست بکە مۆرکی کوردایەتی زیاتر لەم سنوورە چەسپێ. بەداخەوە ئەوەی کە لە بیری ئەم دەسەڵاتی کفری و ئیداری گەرمیان نییە مۆرکی کوردایەتیە. ئەمە تەنها بە ناقانونی و تەنها بە مخالفەی قانون ئەوان بە بیانووی قانون ئەم ڕێگریەکەن کەوا قانونی ژمارە 3 ساڵی 2010 یاسەی ڕێگریکردن لە زیادە ڕەوی لەسەر زەویەکانی حکوومەت ڕێگریەکەن لە کاتێکە ئەو یاسایە لە مادەی یەکەمی ئەڵێ ئەو زەویانەی کە مڵکی حکوومەتن ئەم زەوی مڵکی حکوومەتنی مڵکی خەڵکە ئەو زەویانی کە لە سنووری هەرێمی کورسان کەوتن ناو زەویەکانی ئەمە سنووری هەرێمی کورسان نییە سنووری حکوومەتی عێراقیە. یعنی ئەمانە هەر لە مادەی یەکەکە دەر ناچن کە چی ڕوون مادە ئەو مادانە کە عیقابیە تەطبیقەکەن لەسەر ئەم خەڵکە ڕووی یاساییەوە ناتوانین هیچ بڕیارێکی لەسەر بدەین چونکە بە پێی وێنەی 10 ساڵە ئەم گرفتەی قەزای کفری بەردەوامی هەیە و یەکێکە لەو دەیان کێشەی لەلایەن دەسەڵاتدارانەوە بەڵێنیان پێدراوە چارەسەریان بۆ بکرێت و ئاور لە دانیشتوانی شارەکە بدەنەوە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام قەزای کفری.